تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. وَإِذْ قَالَ رَبُّكَ لِلْمَلَائِكَةِ إِنِّي جَاعِلٌ فِي الْأَرْضِ خَلِيفَةً قَالُوا أَتَجْعَلُ فِيهَا مَن يُفْسِدُ فِيهَا وَيَسْفِكُ الدِّمَاءَ جاکاتێک پەروەردگارت بە فریشتەکانی ڕاگەیاند بەڕاستی دەمەوێت لە زەویدا جێنشینێکدا بنێم. وتیان ئایا کەسێکی تیادا دەکەیتە جێنشین کە خراپە و تاوانی تێدا بچێنێت و خوێن ڕێژی تێدا ئەنجام بدات؟ فریشتەکان لە ڕێگەی زانستێکی تایبەتیەوە ئەمەیان زانیوە. ئەمەش بەمانای ئەوە دێ کە تا ڕادەیەک کراوەن بەڕووی لەوح المەحو والئیثباتدا. لە زانستی خواییدا هەر یەک لە سەرەتا و کۆتا و کۆرپەلە و مرۆڤی تەواو و ئایۆن و ناوک پێکەوە و لە یەک کاتدا دەزانرێن و دەورە دەدرێن. لەبەر ئەوە ئەگەرچی ڕاستە لە بابەتی عەهدی ئەلەزدا بوترێت خوای گەورە لە جیهانی ڕۆحەکاندا یان لەسکی دایکدا ئەو پەیمانەی وەرگرتووە، بەڵام کەم و کورتە و جۆرێک لە تەسکردنەوەی پێوە دیارە. لەوانەیە ئەگەر بوترێت لە تێگرای لایەزالدا وەردەگرێت گونجاوتر بێت، چونکە ئەو جیهانەی کە ئێمە پێوەی وابەستەین لە هەموو ساتێکدا دەگۆڕێت، بەڵام لەولایەنەدا کە ڕووی لە ئەوە گۆڕان بوونی نییە. لە ڕاستیدا تەنها بەهۆی بۆچوونێکی لەم جۆرەوە دەتوانین بە تەواوەتی لەم نهێنیە تێبگەین. جددوا إيمانكم بلا إله إلا الله. با بگەڕینەوە سەر باسەکەمان. فریشتەکان لە ڕێگەی سەیرکردنی تابلۆی نووسین و کوژاننەوەوە دەرچیان بەوە کردووە کە مرۆڤەکان خاوەنی سیفەتی خوێن ڕشتن و بڵاوکردنەوەی خراپەکارین و لەبەر ئەم هۆیەش پرسیارێکی لەم جۆرەیان کردووە. وەکو چۆن ئێمە کاتێک دەچینە بازاڕ و لە هەمبەر چەندین دیمەنی قێزەوەنەوە دەڵێین خوا ئەمانەی بۆچی دروست کردووە؟ پێدەچێت ئەوان بە تەواوەتی دەرچیان بەوە نەکرد بێت کە لە ناو مرۆڤەکاندا پێغەمبەران و ئەولیا و ئەسفیاش دەردەکەون کە بەخۆر و مانجی ئاسمانی مرۆڤایەتی ئەژمار دەکرێن. مەگەر خوای گەورە هەر لەبەر ئەم هۆیە نییە کە بە قال ئینی ئەعلەم ما لا تعلەمون وەڵامیان دەداتەوە؟ خەلافەتێکی لەم جۆرەی کە خوای گەورە بە مرۆڤی بەخشیوە هەروەک دەکرێت تا ئەندازەیەک ببەسترێتەوە بە مۆڵەتی بەڕێوەبردن و دەستێوەردانێکی گوێرەیی لە کاروباری بوونەوەران و ڕووداوەکاندا. دەکرێت بەوەش لێک بدرێتەوە کە مرۆڤەکان بەهۆی هەندێک تەجەلی ئیرادە و توانستی خوای گەورەوە هەم لە ناو خۆیاندا هەم بەرامبەر بە تێگرای بوونەوەران حاڵەتی باڵادەستی بەدەست دەهێنن. پێگە و تایبەتمەندیەکی لەم شێوەیە بە مەرجێک هەموو شتێک بۆ خوای گەورە بگەڕێنرێتەوە بە مانای بەجێهێنانی هەندێک کاروبار دێت بە سیفەتی بریکار و هەتا ئەو شوێنەی دەستی ئادەمیزاد دەیگاتێ. بەم جۆرە بە ناوی ئەوەوە دەجوڵێتەوە و بە ناوی ئەوەوە کار دەکات و بە ناوی ئەوەوە دەست پێ دەکات و لە هەموو کارێکیدا بریکاری ئەو و لە زاخاودانی کتێبی گەردووندا فڵچەی ئەو و لە بێستانی گۆی زەویدا باخەوانی ئەو و لە سەرجەم کارە دنیاییەکاندا شاگردی ئەو دەبێت. ئیدی لە پشتی ئەمەوە هەموو بۆچوونێکی تێکەڵبوون و یەکگرتن بە سنوور بەزاندن دەزانێت. خۆی لە خۆیدا بەکارهێنرانی ئینی جاعیل لە بری ئینی خالق بەراورد بە خەڵق و بەدیهاتنی یەکەم جار زیاتر ئاماژە بۆ شێوە پێدانی دووهەم جار دەکات کە زاتی نییە و لەسەر ئاستی سیفەتەکانە و مانای چاودێریەک دەگەیەنێت کە بریکاریە و ئەسلی نییە. پێدەچێت یەکێک لە هۆکارەکانی پرسیارکردنی فریشتەکان بریتی بێت لە ترسی تێکەڵکرانی کارە بریکاری و ئەسلیەکان. دەتوانرێت بوترێت هەر یەک لە هەبوونی شەڕ لە پاڵ خێردا لە هەوێنی مرۆڤدا و هەبوونی ناوکەکانی خراپەکاری لە پاڵ تۆوەکانی چاکەکاریدا و هەبوونی نەفرەت و شەهوەت و ڕق و هەڵپە لە پاڵ میکانیزمی ویژداندا کە بریتیە لە تێکەڵەیەک لە دڵ و ئیرادە و هەست و شعور کاریگەریەکی گرینگی لەم بۆچوونە ڕووکەشەی ئەواندا هەبێت. خۆی لە خۆیدا وەڵامی من شتانێک دەزانم کە ئێوە نایزانن، هەم ئاماژەیە بۆ قوڵی ئەو بابەتەی کە پێویستە بزانرێت و
هەم وەک ڕاگەیاندنی قبولکردنی عوزرخوایی ئەوان وەهایە. وعلم آدم الأسماء كلها خوا هەموو ناوێکی فێری ئادەم کرد. لە بابەتی فێرکردنی ناوەکاندا دوێنرا و تەنها حەزرەتی ئادەم نییە، بەڵکو سەرجەم ئادەمیزادەکان بە پێشین و پاشینیانەوە هەرچی ئەو شتانەی شەکە فێری حەزرەتی ئادەم کراون لە شێوەی ناوک و تۆدا بوون، واتە هەروەک چۆن لە پشتی ئەودا سەرجەم گروپەکانی خوێن و هەموو ڕەگەزەکان ئاوێتەی یەکتر بوون، ئەو شتانەش کە فێری ئەو کران ناوک و تۆوی سەرجەم زانستەکان بوون. گەشەپێدانی ئەمانە و دروستکردنی پێکاتەی نوێ لێیان ئەرچینەوەکانی داهاتوو بوو. ئەم پرۆسەی فێرکردنەی حەزرەتی ئادەم هەروەک دەکرێت لە ڕێگەی وەحیەوە ڕوویدا بێت و خوای گەورە لەسەر ڕۆحی نەخشاند بێتی، وەک چۆن خوای گەورە زۆرێک لە شتە نەزانراوەکانی لەم ڕێیەوە فێری پێغەمبەر و نێردراوەکانی خۆی کردووە. بە هەمان جۆر دەشگونجێت لە سایەی ئەو هەستی پێویستیەوە کە لە ناخیدا دانراوە، ئەو ئارەزوو توانا و لێهاتنەی فێربوون کە لە ناخ و ناوەڕۆکی دانراوە هاوڕێ لەگەڵ خێراییەکی پێغەمبەرانەدا هەم ناوەکان و هەم ناولێنراوەکان فێر بوو بێت. جگە لەمە ئایا ئەو شتانەی فێری حەزرەتی ئادەم کراون هەمان ئەو شتانن کە ئەمڕۆ بە زمانە جۆرا و جۆرەکان گوزارشتیان لێوە دەکرێت؟ بریتین لە ڕۆیشتن لە ناوەوە بۆ ناولێنرا و پاشان بۆ خاوەنی هەموو شتێک؟ پەیوەندیەکانی ئەم دی و ئەو دی و پەردەی بوونن، پەردەی زانیاری مەلەکوت بوون، ناوی تایبەت بە فریشتەکانە یان ناو و ناولێنرا و سەرنجامی ئادەمی زادەکانە. هەموو ئەمانە بەلاوەچی دەزانم و زۆر لەسەریان ناوەستم.